بەشێک لەلایەنە سیاسیەکانی نێوپەرلەمانی عێراق پیان وایە گەورەترین گرفت کە لە عێراقدا هەبێ نەبوونی سەرژمێریە. ئەمەش وای کردووە لەمپەرەکانی پێش حکومەت و پەرلەمان زیاد بێت، بە تایبەتی لە کاتی دەستنیشانکردنی بودجە و دابەشکردنی بەسەر پارێزگاکاندا. لە ئێستاشدا ئەو لایەنانە بە پشتبەستن بە داتایەکی وەزارەتی بازرگانی لە هەوڵی ئەوەدان پشکی هەرێمی کوردستان لە 17% بۆ 12.67 كم كنوا. احنا نفتقر الى وجود تعداد سكاني ولكن عندنا ئێمە کێشەی سەرژمێریی دروستمان هەیە لە عێراقدا، ئەمەش کێشەی گەورەیە، بەڵام لە پەرلەمان پشت بە داتاکانی وەزارەتی بازرگانی دەبەستین بۆ ئەوەی بودجەی پارێزگاکان دیاری بکرێن. هەر بۆیە پێمان وایە هەرێمی کوردستان پشکی لە 12.67 دادەنرێ و دەبێت کورددانوستان و ڕێکەوتن لەگەڵ بەغداد بکات بۆ ئەوەی کێشە داراییەکان و پشکی بودجەی هەرێم چارەسەر بکات و دەرچەیەک بدۆزێتەوە. ما جاء في الدستور وما جاء في النظام الداخلي. ئەوەی لە دەستور و پەیڕەوی ناوخۆی ئەنجومەنی نوێنەراندا هاتووە دەبێت ڕەوش و ژیان و گوزەرانی مافی هەموو تاکێک لە عێراق و هەرێمی کوردستاندا پارێزراو بێت. بێگومان لە پەرلەمان بودجەی ساڵی 2018 بە زۆر قۆناغدا تێپەڕدەبێت و دەنگدانی لەسەر دەکرێت، بۆیە پێمان وایە دەبێت کورددانوستان و کۆبوونەوەکانی چڕتر بکاتەوە بۆی ڕێکەوتنێک لەسەر بودجەی 2018 بکرێت. پەرلەمانتارێکی کوردیش پێی وایە چەند وەفدی هەرێمی کوردستان دوا بکەوێ لە هاتنی بۆ بەغدا زەرەرەکە بۆ کورد زیاتر دەبێت. دواکەوتنی هاتنی وەفدی هەرێمی کوردستان بۆ گفتوگۆ لەگەڵ حکوومەتی عێراقی لە زۆر ڕۆوە زەرەر لە ئێمەدا، یەکەمیان لە مەسلەی پارە و موازنە و بودجەی هەرێمی کوردستان و موچەی فەرمانبەران، دووهەمیان لەسەر مەسلەی ئەو ناوچانەی کە تا ئێستا لە کەرکووک و خانەقین و لە ناوچە کێشە لەسەرەکان لە مەخمور لەمانە ئەبێ ئالیەتێکی مشتەرەک دروست بکرێ و بۆ شێوە نەمێنێتەوە هێزی کورد و عەرەب، چکە ناوچەی کێشە لەسەرن ئەوانە اتفاقی لەسەر بکرێ. هەروەها لە مەسلەی ئەو حاڵەتی کە ئێستا ئێمە بەرەو هەڵبژاردن نەچین، ئایا چۆنیتی بەشداریکردنی کورد بە هەمان میکانیزمە بێ بۆ میکانیزمێکی تر ئەبێ و چۆنیتی بەشداریکردنمان ئەمانە هەر هەمووی ئەکەوێتەوە سەر هاتنی ئەو وەفدە، ئیزافەتەن بۆ مەسەلە دەستوریەکان، کێشەکانی مادەی 140 هەروە مەسلەی پێشمەرگە، مستەحقاتی پێشمەرگە، چکە خۆتان نەزانێت ئێستا گۆڕانکاری لە دوای 25ەوە گۆڕانکاری گەورە بووە. تێڕوانینی لایەنەکان بەرامبەر بە کورد لە پاش 25 سپتەمبەرەوە گۆڕانکاری زۆری بەخۆیەوە بینی. چاودێرانیش دەڵێن سەرباری ئەو فشارە نێودەوڵەتەکان لەسەر حکومەتی فیدراڵی، بەڵام دەبێت کوردیش هەوڵەکانی چرتر بکاتەوە بۆی جارێکی دیکە بگەڕێتەوە پێگە سیاسیەکەی خۆی کە لە پێش پرسی ڕێفراندۆم هەیبووە لە عێراق. بێستون سلام، کورسات نیوز، بەغداد.